ئەمڕۆ لە سەرۆکایەتی زانکۆی چەرموو لە چەمچەماڵ کۆمپانیای جیۆدیزاین ئەو ڕوپێیی خستە ڕووکە لە ماوەی ڕابردووە لەسەر داوای کۆمسیۆنی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ و فەرمانگە پەیوەندیدارەکانی وەکو شارەوانی و ئاوادانکردنەوە ئاودێری چەمچەماڵ ئەنجامیدرا بوو. دیارە مەسحەکە مەسحێکی زۆر گرنگە، نزیکەی ڕووبەری 26 بۆ 27,000 دۆنم زەوی ئەگرێتەوە کە ئەم زەویانە سنووری شارەوانی چەمچەماڵ شۆڕشە بۆ نزیکەی 50 ساڵی ئایندە. مەسحەکە بریتیە لە مەسحێکی گرنگ بەتایبەت لە بوارەکانی هایدرۆلۆجی و ئاوڕۆ چارەسەری بنەڕەتی لافاوەکرێ ڕێڕەوە ئاوەکان دیاریەکرێن بۆی لە ئایندە هەر پرۆژەیەک ئەنجام بدرێ، هەر زەوێکی فراز بکرێ حسابی لافا و ڕێڕەوی ئاو بکرێ، لەگەڵیشە چارەسەری بابەتی لافاوەکرێت. سوپاسی کۆمپانیای ئەشکانەکەن کە تێچووی ئەم مەسحەی گردووەتە ئەستۆ ئەما بێتە ماستەر پلانێک و بنەمایەکی گرنگ بۆ ئیشی فەرمانگە پەیوەندیدارەکان و پێشکەوتنی چەمچەماڵ و شۆڕش. ماوەی نزیکەی مانگێکە بێت خەریکی ڕوپێکردنی شارۆچکەی چەمچەماڵ و شارۆچکەی شۆڕشین. ئامێری پێشکەوتومان بەکارهێناوە لە GPS لە درۆن، بابەتی زۆر پێشکەوت و سیستمێکی پێشکەوتومان بۆ شارۆچکەی چەمچەماڵ داناوە کە توانین بڵێن لە هەرێم و لە عێراقا یەکەم شوێنە خۆشانس کە ئەو سیستمە پێشکەوتوی بۆ دانراوە. ئەم کارێکە کردومانە ڕوپێویی زۆر وردەکاریە کە بەکاردێ بۆ چارەسەری کۆی کێشەکانی چەمچەماڵیشە لەوانە کە ئیسەفۆ کەسمان لەسەرێتی چارەسەری گرفتی لافاوە، وەکو بینیتان لە مانگی 12 کۆمەڵی لافاوی مەترسیدار شاری شارۆچکەی چەمچەماڵ و شۆڕشی گرتەوە. ئێمە لە دوای تەواوبوونی ئەم کاری ڕوپێیەکەی تەواوبووین دەستەکەین بە بابەتی لێکۆڵینەوەی هایدرۆلۆجی، لافاوەکان لە شۆ دێن چۆنە ڕۆن، ئەو پۆندی کە هەیە گرفتی چییە، چۆن چارەسەری بکەین، ئەو کەناڵانەی کە ئێستا کۆمەڵی خۆبەخشکاریان تێکرد و کۆمەڵی کەناڵیان دروستکرۆ بەگەڵ ئەوانە چۆن وای لێ بکەین دایمی بێ، پڕ نەبێتەوە، بەردەوام شارەکە لە لافاو پارێزی. ئەمە ئەو لافاوانەی لە دەرەوە دێن و دواتر دراسی ئەوە ناکەین ئەو لافاوانەی لە ناو شارەکە خۆی دروستە بێت لە بابەتی مەجاری و ئاوڕە سنووقەکان، ئەوانە چۆن چارەسەر بکەین. وەکو وتم ئەو مەسحێکە کراوە زۆر دقیقە، دواتر ئەتوانرێت کۆی ئیشەکانی تری شارەکەی لەسەر کرد لە دروستکردنی ماسەرپلانێکی دقیق، لە دروستکردنی ڕێگای 6 مەتری، لە دروستکردنی یەکتر بڕەکان، لە دروستکردنی تۆڕی ئاوڕۆی نوێ، بۆ هەموو کارێکی شارەکە بەکاردێت. هەنگاوی یەکەم کە کێشەکانی لافاومان چارەسەر کرد ڕێنمایە دەین بە راپۆرتێکی وردەکاری کە چۆن کۆی کێشەکانی تری شاری چەمچەماڵ بەپێی ئەم کاری کە کراوە چارەسەر بکرێت.